خۆشەویستان بەردەوامی نەو چەند خولەکی مێومانە گفتوگۆکەین لەگەڵ خوێندکارێکی ژیر و عەقڵ و زیرەک و بەتوانە کە ئەم کتێبەی نووسیوە بە زمانی ئینگلیزی. ئاڵێ عومەر، ئاڵێ بەخێراتی، بەیانیت باش، بەخێر بێی سەرچاو. ئاڵە پێمان بڵێ ئەم کتێبە بە زمانی ئینگلیزی نووسیوتە؟ باشە. ئێستا پۆلی چەندی خۆت؟ من ئێستا دەچووم بۆ پۆلی حەوت. بۆ پۆلی حەوت؟ بەڵێ. زۆر باشە، سەرکەوتوو. چۆن ئەم کتێبێت بە ئینگلیزی نووسی؟ سەرەتا بزەم کە ئینگلیزی فێر بووی؟ من خۆم لە ڕەوزەوە لە ڕەوزەی کورجینێز بووم، ناحوکمی بوو، ئینگلیزی بوو. ئیتر لە ڕەوزە ڕاستی هیچم یعنی زۆر شتم نەئەزانی، بەستر دایک و باوکم زۆر هەوڵیان لەگەڵدام، وای لێ هاو هەتا گەشتمە پۆلی دوو عیبم نەبوو لە ئینگلیزی. دایک و باوکت چۆن قسەیان لەگەڵ کرد؟ با بڵێن چۆن هەوڵیان لەگەڵ لای؟ دایکم کە ئەڕۆشتمەوە بۆ ماڵەوە پیتەکانی بۆ ئەنووسیم ئەوێت ئاڵێگیان لەسەر ئەوانەی من بینووسەرەوە. ئیتر کە من نەمەتوانین بینووسم، دایکم خەتی بۆ ئەکردم ئەوێت لەگەڵ خەتەکانی منا بەسەریا بڕۆرەوە. باشە، بەو شێوەیە فێر بووی؟ ئەی سیرکردنی یوتیوب و خۆی سیرکردنی یوتیوب بەڕاستی من سێ شتی کوردیم نەئەکرد. باشە. هەمووی پاپا و شتی ئینگلیزی بوو، یعنی هیچی کوردی نەبوو. هاوکارت بوو لە فێربوونی؟ بەڵێ. زۆر باشە. باشە، ئەمە ئینگلیزی زانینەکەی چۆن بیری لەوە کردەوە شتێک بنووسی بە ئینگلیزی؟ ڕاستەکەی کە تۆ لە مەکتەبیت ئەخوێنیت، ڕەفیقە هەیە و خەڵکیش هەیە کە حەز ناکەن ببینن بەڕاستی شەڕە پێ ئەفرۆشن. من ویستم کتێبێک لەسەر ئەو بکەم کە کچێک ئەوەنە شەڕی پێ ئەفرۆشن کە مێشکوشتی ئەبا بۆ شتی خراپ. لەگەڵ ئەو کچانە ئەبێ کە گاڵتەی پێ ئەکەن و ئیتر وردە ئەویش هەڵسوکەوتی خراپە بێ، باش نامێنێ، عەقڵ و زیرەک نامێنێت. من خۆم وام لێ هات پار، زۆر دەرەجەکانم دابەزی بە بۆنەی ڕەفیقەوە، بەستر ئەلحەمدولیلا دەرەجەکان بەرز کردەوە ئەم ساڵ. دەست خۆش بێ، یانێتەوێ بڵێ کە هاوڕێ کاریگەری لەسەر هاوڕێ هەیە؟ بەڵێ زۆر. یعنی ئەگەر هاوڕێکەت باش بێ ئەوە تۆش هەنەیە بۆ کاری باشە. هاوڕێکەش خراپ بێ بە پێچەوانەوە وات لێ کاتۆژی تێر بە تایبەت لە قوتابخانەیە وانەکانە نەخوێنی پشکەیتەوانەکان ئەگەر لای دەرس و دەورەکەت نەبێ. دەست خۆش بێ، سەرکەوتووبی. ناوەڕۆکی کتێبەکەکەواتە بەشێکی پەیوەندی بە چیرۆکی ژیانی خۆت و بەشێکی بە ژیانی هاوڕەکانت و دەوروبەرەکەت وێ بینیوتە، واتە باز لە هاوڕێی خراپەکە. باشە. ئەی چۆن بیری لەوە کرد بە ئینگلیزی نووسید؟ یەکەم جار بە کوردی نووسی، دواتر کردی بە ئینگلیزی، یان هەر یەکسەر بە ئینگلیزی نووسی؟ من یەکسەر بە ئینگلیزی نووسیم، بەستر ئێستا بیرم کردەوە من بۆچی بە زمانی دایکی خۆم نەمنووسی. ئێستا من خەریکم کتێبێکی کوردی هەر ئەشۆکاکەنلی تو ئەمەس دروست دەکەم. یعنی هەر بە کوردیش ئەینووسیەوە؟ هەر ئەم کتێبە نییە بێکی بە کوردی، کتێبێکی ترە بە کوردی نووسیوانە؟ هەر ئەمەیەکی بە کوردی؟ بەڵێ. دەست خۆش بێ. ئەی چەندێکی کتێبەکەت بڵاو کردێتەوە؟ من کتێبەکەم ماوەی 2 مانگە بڵاوم کردوێتەوە. 2 مانگە بڵاو کردوێتەوە. باشە. هاوڕەکانت چیانەوە لەبارەی کتێبەکەەوە؟ زۆر یعنی دڵخۆش بووم لەبەرەوەی هەستم ناکرد کتێبەکەم ئەوەنە باش بێ، بەس هاوڕەکانم کە خوێندیانەوە وتیان ئەسڵەنەوە ناچێت کە یەکێک لە قوتابخانەی سەرەتایی بێنووسی بێتی. مامۆستاکانت چیانەوە؟ مامۆستاکان زۆر دڵیان پێیان خۆش بوو. دڵیان پێخۆش بوو؟ زۆر. باشە. چەند نوسخەت لێ چاپ کردووە؟ نزیکەی 150 دانە. 150 نوسخە. باشە. گیات بە هاوڕەکانت خوێندکارەکانی قوتابخانە؟ زۆر. بەدڵێن بۆ ها؟ هەمیان بەدڵیان بوو. باشە. ئەی چیان و لەبارەی ڕووداوەکانی نێو کتێبەکەەوە کە تۆ وەکوتم بەشێکی پەیوەندی بە ژیانیەوانەوە هەیە؟ تۆزێک تراژدی بوو ڕاستێکەکەی، بەس ئیتر ئەوانیش حەزیان لێ بوو چونکە بابەتی تیا بوو، تۆزێ بۆ تەمەنی گەورەتر ئەبوو لە خۆمان، بەس منتم هەر باتێکم نەوەکو کەسێکی گەورەتریش بخوێنێتەوە، بەشکم ئەو شتێک فێر بێ. بەس ڕەفیقەکان زۆر بەدڵیان بوو، تیان کە تۆ خۆشەویستی هاوڕێتی و ئەتەکێت و هەموو شتێکت کردوتە ناو یەک کتێب، ئەوە زۆر باشە. دەرەنجامی کۆتایی کتێبەکە چۆن بوو؟ یعنی بەچیەگا کارکتەری نێو کتێبەکەت؟ کارکتەرەکە خۆی ئێوێ بڕوا بۆ زانکۆی UCLA. باشە، زانکۆیەکی زۆر یعنی باش، زۆر معتەرەفەوەت هەڵبژاردووە. بەس کە تووشی ڕەفیقەکان ئەبێت وردە دەرەجەکانی ئابەزێ، ئەم کچە لە ئاخیرا ناتوانێت بڕوە.
باشە ینی کێشەی بۆ دروستە بێ هاوڕە خراپەکانی واکەن کە نتوانێت بامانجەکەی بکە باشە تا کتێبەکە بەو شێوە کۆتایی پێەیە بەڵێ ئەها واتە تۆ ئەوەت نەکردووە لە کۆتایی کتێبەکەی ئەو پەیامە بێ کە سەرکەوتووە بێ بەسەر جاڵە بێ بەسەر کێشەکانیەوە ئەوە ئەفوکاکڕان کۆ قسەشم پێ بڕیت بەس من بەشی دووەمی ئەو کتێبەش ئێستا خەریکم لەگەڵ کوردەکە بەشی دووەمی بەڵێ زۆر باشە ینی بەنیازی بەشی دووەمیشیت بەڵێ دەست خۆش بێ لە بەشی دووەمە چیەکەی باسیەوە بۆ بکە لە بەشی دووەمە کچەکە ئەبێت بڕوە بۆ زانکۆیەکی ئام یعنی زانکۆکەی چووکو ئەوەیەکە خۆی ویستی پارەوشت نایەت یعنی خوێندن مامۆستا هاوڕێ هەمووی فەرقی هەیە بەس ئیتر کچەکە بەوە ئەگات کە ڕەفیق زیاتر تاسیری هەیە لە دایک و باوکو لە خێزانی خۆی باشە دوا قسە چییە کێ هاوکارت بۆ باسی دایک و باوکو کرد بتێ دەستخۆشی لە کەسێک بکەی ئەمە زۆر دەستخۆشی دایک و باوکم بکەم دایکم بە دەرەجە یەک دایکم هەموو شتێکی فێرکردم یعنی باوکیشم لە هەموو هەنگاوەکان لەگەڵم بوو ئێستا من لە پۆلی دوو کەوتم ئەو کتێبان نووسم باوکم هەر لە پۆلی دووتی کچم من یعنی حەزەکەم هەرچی شتە بەدڵی خۆ بیکێ وتی هەرچیەک یعنی تۆ دڵخۆشەکە لەسەر ڕێی باشە تۆ ئەو بکە دەست خۆش بیاڵەگەن زۆر سەرکەوتوبی سپاس ینی بەڕاستی من دڵخۆشم کە کچێکی عاقڵی ژیر و وریا لەم تەمەنەوە کتێبە نووسێ بە تایبەت بە زمانی ئینگلیزی خۆشحاڵ بن کە ئامادەبووی لە لامان دەستخۆشی لەکەین لێسەر شۆ کە بەرگی دووەمی کتێبەکە دەرچوو و کاتەش گفتوگۆکەین لەسەر بەرگی دووەمی کتێبەکە سپاس بە ئامادەبوونت دەست خۆش بێ سەرکەوتوبی